بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەی چینەی بەرنمەکەتان بە یارمەتی خۆی گەورە پێتان گەیشتینەوە. ئازیزان لە مەڵقەیە و تایبەت بەم بارودۆخەی کە جیهان و ناوچەکە و ئێمەش پێیدا گوزەرەکەین، دیسان هەڵوێستەیەکی دیکەکەین، کۆمەڵی قسە و باس لەسەر ئەم بارودۆخەی کە ئەم پەتایە و ئەم دەرد و بەڵای تێدا هاتووە ڕوبەڕووی بارێکی نەخوازراوی کردوینەتەوە و جیهانی بە شێوەیەکی گشتی کردوێتەوە. ئێمە و کۆمەڵگەیەکی ئیسلامی بۆ خۆمان و بۆ چواردۆر و جیهانیش کۆمەڵێک پرسیار هەیە دایان و ڕوژێنین وەڵامەکەیان وەرەگرینەوە. ئایا کە ئەم بارودۆخە موسیبەتە؟ ئایا سزای خواییە؟ ئایا چۆن مامەڵە بکەین؟ هۆکارەکان چین؟ بۆچی هاتووە؟ و ئایا دوعا و نزاکردن کاریگەری هەیە؟ پشتیوان بەخوای گەورە لەگەڵ بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی بانخواست لە دووتۆی دوو ئەڵقەی بەرنامەکەمان ئەم بابەتە گفتوگۆ لەسەرەکەینەوەش لەگەڵمان بن. سەرەتایی بەرنامە بە گەرمی بەخراتنی بەڕێز مامۆستا دلێر گەرمیانیەکەین. بەخێر بێن، خوا پارێزراوتان کە بەخێر بێن. مامۆستا گیان بارودۆخێکمان هەیە، بارودۆخێکی تایبەت لەوانەیە لە چەندەی ڕابردووە بە تایبەتی ئەم خەڵکانەی کە لە ئێستاە ئەژین و توانایەکیان هەیە ڕوبەڕووی بارودۆخی وان نەبوونەتەوە. بارودۆخێکی تایبەتە، بارودۆخێکی تازەیە. تەبان پرسیاری تازەی هێناوەتە گۆڕێ، وەڵامی تازەی دەوێ. ئێمە لەسەر هەندێک لەو بابەتانە ئینشاءڵڵا لەگەڵ جەناب تا گفتوگۆکەین. سەرەتای بەرنامە بەوە چینە ناوم بەرنامەیەوە کە ئەمانەوێت بپرسینایە ئەم بارودۆخە، ئەم نەخۆشیە، ئەم موسیبەتە ئیمتیحانە یان سزای خواییە؟ الحمد لله، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. پێشە موشت مامۆستاگیان خی گەورە پاداشی خێرتان داتۆ. ئەمماوە کۆمەڵێ دەستگا وەکو ڕاگەیاندن وەکو بەشی تەندروستی دکتۆرەکان و هەروەها دەستگا حکومیەکان زۆر ماندوو ئەبن لە باقی بەشەکانی کە کۆمەلگا خی گەورە پاداشی خێرتان داتۆ. واجبێکی شەرعیە، واجبێکی نەتەوایەتیە کە ئینسان هەم خزمەتی خۆی و میلەتەکەی بکە، هەم لە ڕۆژ شەرعیەکەشەوە هەموو عملێکی خێر لای خی پەروەردگار ئینسان نیەتی خوا بێت بە عیبادەت بۆی ئەنووسێت، بە مەرجێ مسلمان بێت و نیەتی بۆ خی پەروەردگار بێ عەزە وەجەل. بۆیە من لێرە ئەڵێم سەرڕای دەستخۆشی و دوعای خێر ئینسان پێویستە ڕێز لەو کەسانە بگرێت کە ماندوو ئەبن و هیلاکیان نەکەن بە شتێک کە ئەو شتە جاری وایە ئینسان تەلەفۆنێ بکات وان نەبێت هیلاکیان کە ماندویان کا نەوەکو لەجار ڕێزلێگرتن و دوعای خێرکردن و ئیش ئاسانکردن بۆیان نەبینە مای ماندوو کردنیان. خۆی گەورە پاداشان دات و سەبارەت پرسیارەی کردت مامۆستای بەڕێز. ئەگەر بڵین موسیبەت بەڵا پەتا ئەمەیک نمونەیەکی ئیشارەتت پێکە کۆڕۆنا لە بۆ نمونەیەک، ئەگەر بڵین ئەمە عقوبەی خوایە و تەواو بەڕەهایی وا بڵین هەڵەیە، چونکە بەڕاستی خوا پاداش داتەوە بۆ پرسیارەکەی شت. لەبەرەوە من بینیم هەندێک کەس یەک جانبی باسەکات. ئەگەر بیژڵێم ئەمە اختیبارێکە هەر بەڕەهایی باسی عقوبەکەی نەکەم، ئەم شەر هەڵەیە. بۆ چونکە بۆ هەندێک کەس ئەمە عقوبەی تاوانە، بۆ هەندێک کەسیش خوای گەورە تاقی دەکات و اختیبار دەکات. و بەڵگەمان لەسەر ئەمە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پرسیاری لێ ئەکەن، سعدی کوڕی ئەبی وەقاص فەرمێ قلت یا رسول الله أي الناس أشد بلاء. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کام خەڵکی لە هەموو کە زیاتر تووشی بەڵاو موسیبەتە بن؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم فەرمووی الأنبياء ثم الصالحون ثم الأمثل فالأمثل. فرمودەیەکی صحیحە، ئیمامی ترمذی بن ماجه ڕوایەتێکە، شێخ ئەلبانیش صححه. لێرە کەوا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە هەموو کە زیاتر کە تووشی بەڵاو موسیبەتە بن پێغەمبەرانن. پێغەمبەران قودوون خەڵک تەماشایانەکە، پێغەمبەران بەمانە پلەیان بەرز ئەبێتەوە بۆ پێغەمبەران خوای پەروەردگار عەزە وەجەل ڕەفعی دەرەجاتە. پاشان فەرمێ بۆ صالحون اختیبار و ئیمتیحانێکە خوای پەروەردگار عەزە وەجەل بەمە پلەیان بەرزەکاتەوە. ئیدەن لێرە کەوا بوو ئەم بەشەی ئێمە کە وەکو قورئانیش
بەڵگەمان لە قورئانەیە پاڵپشتیان مەسەلە کە خوای پەروەردگار ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين خوای گەورە جەخت لەسەر وەکات تەئکید یەکاتەوە کە تاقیتان ئەکەینەوە بە کەمێک لە ترس و برسیەتی و زەرەر لە مڵک و ماڵتان و هەروەها لە بەروبوو مزراعەتان و لە نەفسی خۆتان بە نەخۆشی بێ بە ئێش و ئازار بێ بە لە دەستدانی هەندێک جار هەیە کەسێکی خۆشەویست و هەندێک جار ئەندامێک لە دەست ئەدەی لێرە خوای پەروەردگار فەرمێ وبەشری الصابرین لێرە متاری خوای پەروەردگار ئیختیباری عەبدەکانی خۆیەکات بە هەر یەک لەمانە کە چی تایە برسێتی تایە ترسی تایە نەخۆشی تایە زەرەری مڵک و ماڵی تایە ئەمە بۆ تاقیکردنەوەی کە خوای پەروەردگار عەزە وەجەل ئێمەی بۆ عیبادەت هێناوەتە بوونەوە بەڵام ئایا بڵێم وەڵا بۆ عوقوبەش نییە بڵێ بۆ هەندێک کەس عوقوبەیە کە خوای پەروەردگار عەزە وەجەل کە بۆمان باسەکات لە قورئانی پیرۆزە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير سورة الشورى آياتي سيها ليرة كخواي پەروەردگار فەرمێ وما أصابكم من مصيبة يعني هر مصيبتي كروبروتان أبيتو فبما كسبت أيديكم بربومي دسي خوتانا كبروني خوا وفرمي بيسناك إنسان بروا تشيب كات تبرير بيريتو بڵێ کاکە دین عیلاقەی بەمەوە خوا صاحبی کەونە بە پێی یاسای خوانە ڕۆی زوو بێیان دواکەوێ عقوبەی خۆت وەرئەگریت جا لێرە عولەما چەند جوانیان فەرموو مامۆستاگیان ئیمامی الطەبەری کە شەیخی مفەسرینە لە تەفسیری ئەم ئاەتا فەرمێ فبما كسبت أيديكم ئەفەرمێ فإنما يصيبكم ذلك عقوبة من الله ئەوەتان توش ئەبێ عقوبەیەکە لە خوای پەروەردگار و عەزە وەجەل بما اجترمتم من الآثام بەهۆی ئەو جورم و تاوانە و گوناهانەی کە پێی هەڵساون ئیبن عەباس لە تەفسیری ئەم ئاەتە چەند جوان ئەفەرمێت يعجل للمؤمنين عقوبتهم بذنوبهم ئیماندار عقوبەتەکەی بەهۆی تاوانەکانی وە پێش ئەکەوێت ئێمە کاتی بەرنامەکەشمان کەمانە خۆی لە خۆی ئەم بابەتە یەک دوو بەرنامەی ئەوی زەرەر و زیانی گوناه لەسەر تاک و لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگا کەوا بوو لێرە حتى لسر رزق إنسان بيغمري خواه صلى الله عليه وسلم فرموديك الصحيحة كثوبان بما نفرمي بيغمري خواه فرمو وإن الرجل ليحرم الرزق بالذنب يصيبه إنسان محروم به لهند الرزق البهوي تاوان يكوكا أنجامي داوى لا شر أحد بيغمري خواه صلى الله عليه وسلم خوي قائدي جيشكايا أو صحاباني كقرآن مدحيانا كان بەڵام هەندێک لە سەحابە بە تەویل و مخالفەیەکی ئەمری پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم قورئان چۆن بۆمان باسەکات ئەفەرمێت أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثليها لەو کاتێک کە تووشی ئەو مصیبەتە بوون کە حەفتا سەحابە شەهید بوو لە ئوحود بەڵام پێشتر قد أصبتم مثليها دووجاری ئەمە ئێوە دەستکەوت کە چی بوو حەفتا ئەسیر هەبوو لە بەدرە کە کەمتریش بوو ژمارەی مسلمانان وحتى يعنيش لا بباوران كشتبو قد أصبتم مثليها قلتم أن هذا بجاي سرسرمانو بتعجبوا هاشي ما شلون توشي أم خذ لنا بوين أم بوتوش مان بو بأسلوبي تعجب خواي قرب في غمر أعزة فرمي صلى الله عليه وسلم قل هو من عند أنفسكم إن الله على كل شيء قدير أي محمد بيان بلي سببك خوتانا هو كارك خوتانا أما جنگ جهاده كواب لعمران الصدو بنجاوشش علماء للتفسير فرمي أي أنتم السبب يهو خوتان سببا أي سببك تشيبوا ما أصابكم كان بسبب عصيانكم لرسول الله صلى الله عليه وسلم كبيغمري خواه صلى الله عليه وسلم بيوتم أوي كتوشتان مبهوي أو سربيشي أبوكا بيغمري أعزيف فرموي بي لسر أم تبولكا لسر أم تبولكا پنجا کەسی دانا بۆ گەربینیتان ئێمە تەیر ئێمەی هەبرد سەرکەوتین یا تێشکان ئەم شوێنە بەجێمە هێڵن بەهۆی مخالەفەکردنی ئەمرێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکی ئەمرەکە رسول الله ئەبێ سامتەعامان بۆ ئەبێ لەولا شو ئەبێ چی بوو ئەسباب بگرینە بەر ئەو شوێنە شوێنێکی سەبەبی سەرکەوتن بوو وەکو سەبەب کەوا بوو لێرە سببك شيء بالقرآن فهم قل هو من عند أنفسكم باروني زور باش اسم أو لبردم أم تاخي كردنا ومصيبة وهرجورة پیش هاتيكا مروفي مسلمانيان إنسان شاوري خير بكات شاوري شر بكات
يعني كام يعني ليه شاوريبت يعني يعني شيء زي قلت له من بلام يعني اي ساني مسلمان ابي بلي كاكا والله اختبار تنها بمصيبه ونارحتي ونخوشي ونبونيه ويعني بله بيقومان ليرة من ما بس لو اويا او هيش مسلمان وكو دقيقه كميش برسيارك كميش رونكم بلا انساني مسلمان لا همو اوشتاني كديت الرقمانه تو شاوري خيري لاخوا بمرجه راضي بوي بباشي خواي پروردگار والله ما اختبار تنها بالشر يعني انسان بنبوني ونخوشي ونارحتي هندي جاري هندي لبندكاني خواي گوره تحقيق الدم بالصحتي بدولمانيه بسر كوتنيكا هندي كس هن لدولماني ولا ساغي ولا سركوتنا تحمل ناكن توشي فيتنا ابن لجاي اوي للرجاي خوا صار في كان لجاي اوي او سركوتنا بدنا بال خواي بروردگار توشي عجبه بن هر الله من وام كرت كسبكم من محاضرنا عليتو كس عقلي ومن يلا كسابتها من نبوايا مسرنا اكوتين يعني ابيني حتى علماء في المآفرات اللي دروس كدني تشيش تيك اما فضلي خوايا من جوانيكم نالي ازايتي خوما اما ايه انسان لاختبار بالله ما صعب ازجان خوي پروردگار عز وجل فرمي ونبلوكم بالشر والخير فتنه هم خوي پروردگار بخوشي وسركوتن ودولماني وامن وامان وهم خوي پروردگار بنبوني ومصيبه وامان ابو مسلمان دائما سرنا كوتون لبروي مسلمان حقيقه كان لو كاتا در اكبيت هل خوي پروردگار عز وجل بما فرميت وبلوناهم بالحسنات والسيئات لعلهم يرجعون لك حكمتك شيء خوي قوله بشاكا وبخرابه بخوشي وبناخوشي بدولماني وبفقيري بساغي وبنخوشي بسركوتنو بهندي جار بتيشكان خوا تاقيما نكاتو بوي بقرينو ولا خوي پروردگار عز وجل زور باش جنابي موسى شلون انسان بزانت اما مصيبتها تو يعني تحقيق وي خويه جناب دامجد بهردوشان ده وانت ممكن هردوشان هبي يعني نشانه وعلامتي ويك والله بياشا كان جواني انفرمون ما صعباس هندي العلماء عارفين فرمون علامة الابتلاء على وجه العقوبة عدم الصبر نشاني اويك انسان توشي ابتلاء كبيت كأم عقوبة يا بوي خو انسان بخوي بشيتو نو كون دي غناهي كرد بيت سببك وغناه بيت دلي تانغ بيت قتل بركه الرزق يعني اولادي بقسينا كان جاري واي انسان قال خويا باريكي حرامي بيت ما يوي خزاني اولادي لبين خواني نبي بلان بو خوي انسان خوي تماشاي شي بكات بزانم الصبر هي برامبر ام امتحاني خوي پروردگار راضيه بقدري خوي پروردگار وهروها علامة شافوا علامة الابتلاء تكفيرا للخطيئات رازبون بقدر إخوة الصبر يكي جوانا تبيت بس هاي لم كونه يشتروا نادا ببي أمر إخوة پروردگار أبو هريرة فرمي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم فرموي ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن ولا أذن عن راحتي هيج نارحتي وهيج ماندوبون وهيج دلتنجي وهيج إيشو آزار وهم غمك حتى أنا درك يجيش بشيء قاسية إلا كفر الله بها من خطايا إمام البخاري روايتك إلا أبو إيمان دار أمشي كواب أو مصيبتها تريقت كتوبي الرازي بيت كفارة يبو جناه أي باشا للرؤية كتير في غمر عزيز صلى الله عليه وسلم فرمي إن عظم الجزاء مع عظم البلاء گەورەی پاداش لەگەڵ گەورەی و سەختی مصیبەت و بەڵاکەیە وإن الله إذا أحب قوما ابتلاهم لێرە زۆرە لاگرێ برای خوای پەروەردگار عز وجل نەخۆشی کرا لەوشێ مە سەبەبی چوونە بەهەشتی بێت کەسێ فەقیرە لەوشێ دەوڵەمەندی تووشی غروری کات کەسێ خوای پەروەردگار عز وجل مناڵی پێ نەبەخشێ لەوشێ خوای رب العالمین بزانێ ئەم کەسە دوای خۆشەویستی بۆ مناڵەکەی بێ باوەڕی بکات کەسێک لە نەخۆشیە حەزەکە بڕواتە زانکۆیەک دەستی ناکەوێت لەوەشێ لەوێ دینی تیاکەیە کەوا بوو ئینسانی مسلمان خوای گەورە حەکیمە خوا بەڕەحمە خوا حەلیمە ڕازی بە بەقەدەری خوای پەروەردگار مصیبەتەکە چەند گەورە بوو فمن رضي فله الرضا تانت ماشاكا كاو كساني كزور كرد غافلن بأغان لخوا عارق خوان باري حرام كو كانوا دسيان اتشي ظلم مستمع كان وازان كاكا ونزان ولا خوشي يسي خوا خوشي بيت چونك خواي گوران دي جار
عبدێکی خۆشێ کە تووشی بەڵایەکە لە بەرەوەی دنیا کەمە کورتە کۆتایی پێدێت فمن رضي فله الرضا راضي بون بأو ابتلاء خوا أو الراضي بوني خوا دسك ومن سخط فله السخط أو شيء ناراضي بيت أو خوا يقول بنامان بدات توري خوا يقول بو أواني آلي رو من ما يشتغل ما مصا عباس جان آلي رو دركويك باس كمان لو بو عقوبة يا مصيبة شتي واهي اللي يكاتا ما مصا عباس ليكاتا بو هندي كس رحمته وبركته بو هندي كس عقوبة بەتایبەتی لە ئێستاە کە جیهانی گرتوتەوە خوالێت ڕازی بێ هەر زۆریش بە مسلمان و بێ باوەڕ و توزانم هەمووی لە ترسی میکرۆبێکە کە چاو نایبینێ من ئەم قسە یاڕەبی هەڵە نەبێکەیکەم ئەڵێ مەگەر لە سەدادەی ئەم ترسە خەڵکەوەنە لە خوای گەورە بترسای خۆی لە حرام بپارێزەیسە کاس و سیاسی مەدار و هەموو ئەو خەڵکە نییە دەسەڵاتدارە زلێزەکان ئەڵێن لە عەرزە دەسەڵاتمانێ باڕووکێنە ئاسمان کەوا بوو لێرە ئەگەر ئینسان ئاوا لە خوا بترسێ شت لە پێناوی خوا تەرکا شت لە پێناوی خوای گەورە بکات سەبەبی چوونە باشتێتی میستمەوە بڵێم ئەم وەبائەیان تاعون پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەمە هەر لە یەک کاتێک کاتە ڕەحمەت ئەیکا بە عەذابیش لە فەرمودەی صحیحە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم دایکی مادارانە فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایان پرسیاری لە پێغەمبەر کردووە فەرمی علی الطاعون پێغەمبەری خوا هەواڵی داوە فەرمی كان عذابا يبعثه الله على من يشاء طاعون کە نەخۆشیەک بووە کە گشتگیر بووە بڵاوی کردووە سزایەک و عقوبە و عذابێکە خوای نێرێ بۆ سەر هەر کەسێ بێوێ فجعله الله رحمة للمؤمنين فليس من عبد يقع الطاعون فيمكث في بلده صابرا يعلم أنه لن يصيبه إلا ما كتب الله له إلا كان له مثل أجر شهيد أنفر مدل صحيح بخارياتها أفرمي بيغمر صلى الله عليه وسلم طاعون عذابك أخوي قول النار بيتي أما عذابك أخوي قولين يربو سهر كسي بيويت بلام أم عذاب بو كسانيك إجاري واهية أم نخوشي نقل بيت مسلمانك شكريته أو عذابك نقل بيت مسلمانك يقرتو أخوي قول بالرحم أي يريب بو السر هر مسلمانك بمرجه أو مسلمان يمكث في بلده كتوجبو نروى بقرة خلطوشات للروايات كما مصعبات هل رواياتك الصحيحة في غمر خوافين فيمكث في بيته صابرا محتسبا يعلم أنه لا يصيب إلا ما كتب الله له إلا كان له مثل أجر الشهيد غرونا فرمودك لمالي خوية درنجت بلام چاورواني پاداش بالأخوة صبري هبيت بلانبر أم ابتحانه وابتلاء نك دسكاتب والله بالكردنو قلي كردنو نارازي بي وابزاني بغير أخوة قولت وشيشتيا قبيت کە دواتریش من ئەڕۆمە سەری مەرگ عیلاقەی نییە بە کۆڕۆنا و نەخۆشی و چی ئەمانە هیچ پاش و پێش ناکەوێ بەڵام ئێمەی مسلمان کە تووشی شتێک بووی بزارە خواویستی لەسەر بووە سەبەبت بەکار هێنابێت توش بووی ئەمە قەدەرێکە و ئەجر دەسەکەوێ سەبەبت بەکار نەهێناوێ و خۆپاراستن تاوانەکەی لەسەر خۆتە کەوا لێرە هەم لە هەمان حاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەتی بۆ کردو عەذابە بۆ کۆمەڵێک ڕەحمەتیشە بۆ ئیمانداران بە مەرجی ئەو ئیماندارە صبری خوای گەورەی هەبێت مسلمانان بپارێزێ خۆی بپارێزێ لەو شوێنە نەژوڵێت باسی ئەمەت کردەمە بابەتێکی گرنگە ئێستا زۆر ینی ئەوەی کە دەسەڵاتدارە حکومڕان و حکوومەت با بڵێن لایەنی پەیوەندیدار و تەندروستی زۆر داواکە کە خەڵک لە ماڵەکەی بمێنێتەوە لەم فەرمودەی کە جەناویشت مەسەلەن ئاماژەت پێکردەوەی کە ئەوێ مەسەلەن ئەجری دەستکەوێت فەیەمکوث بەیتی ئەمە زۆر چەند مهمە ئەو کاتا مەسەلەن ئەمری پێکراوە و داوای لێکراوە مەسەلەن ڕێنمونی کراوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێنمونی مسلمانەکە بۆی مەئجور بن باگەر تووشیان بەڵایە بوون لە شوێنی خۆیان دانیشن ئێستا کەم و کورتی هەیە لە جێبەجێکردنی ڕێنمایەکەی ئێستا و ڕێنمایەکەی ئەو کاتی پێغەمبەریش جەنابەت مەسەلەن خیتابت بۆ مسلمانان ئەوی بینەران و بیسەران مەسەلەن چییە کە پابەندی ئەم فەرمودەیە بن پابەندی ئەم ڕێنمایە تەندروستیە بن کە تەقریبەن ینی گونجاوێکی زۆریان هەیە بۆی کە لە ماڵەکانیانە بمێنەوە ئەمە چۆن بکەن باشە ینی والله مامۆستا عەباس ئێمەی مسلمان نابێ قسەی هیچ کەس پێش قسەی خوا پێغەمبەر بخەین صلی الله علیه سەرکەوتنی ئێمە بەختەوەری ئێمە ئەمانەی ئیطمئنان بین لەناو ماڵ و مناڵی خۆمانە با بە قسەی خوا پێغەمبەر بکەین چونکە خوای گەورە فەرمی ئەلا بذکر الله تطمئن القلوب وریابن بخوا لبیربون و ذکری خوا و بەشوی کەوتنی ئەو قورئانە دڵنەوایی ئارامیتان بۆ دێت من کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی فجعله رحمة للمؤمنين من ئەم ڕیوایەتە بم بەبەست حەزم کرد باسی کەم ئەم نەخۆشیە خوای گەورەم بەسم تاعونە هەندێک لە عولەماشە فەرمون هەموو
قشت كوشيك يعني قشت برحل أو كطاعون بو لواني مثلا آخر ما بس ما عندي غلط طاعون ابن القيم فرمي همو وبائك طاعوني بس همو طاعوني وبائك بلا أم نخوش يعني أم مصيبتنا بو مسلمان كرحمتك فيمكث في بيته صابرا لما لي خويا صبري هبيت ولا جاري وايك كمال من حركات بايك بناس لو خلق زور هي زور كم دانيشتني علماء فرمون هل هيش نبي الروجاني جمعك لقل من حركات تنان بخوه أدب اللي ورا احترام أبيض خوشويسي وعطف دروس أبيض كوابو تولي لبر خاطري خواي أم جاريان نيتكت أقوري خواي لبر خاطري تولي مالم محتسبا تشاورواني باداشت لخواي پروردگار عكسكيك مخالفي بيغمري عزيز ذكر صلى الله عليه وسلم كأور أنه ما يتندر وسياني كهم يداول خو باراسك موافقة لك الشرع موافقة إنساني مسلمان أبي بيشو خلقه بكبير كالحمد أو خلقش بيموايا باش يجي باشي لو وري أجري وكو الشرع على بي خوش واجب يمين مسلمان قرآن فريم ولا تقتلوا أنفسكم خوت عن ما كوجن لا ضرر ولا ضرار يا من أبي بينا سببي زرر نبو خمان نبو خلقي تو سير أخوي نابي برويت مزقو لبرو ببوني دمت عزيتي خلقنا دي أي أجر سببي بيبو سببي كشتني خلقي كاو إنسان لخواب ترسي پاشان چکە هەندێک کەسێ لە ڕۆژی قیامەت ئاگای لە خۆی نییە کۆمەڵی تاوان لە نامەی ئەعمالی ئەبینە لە خوایە من نەم کردو بەڵام ئەم سەبەب کار بووە ئیشارەتێکی کردە بۆی کەسێ بکوژرێت لەبەرەوەی مامۆساگیا من هەرەوەڵێم کە خوای پەروەردگارە فەرمیێ صلی الله عليه وسلم وما آتاكم الرسول فخذوه ئەمە پێغەمبەری خوا بۆ ئێمە هێناوە فليحذر الذين يخالفون عن أمرهم أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم با حذر كان وريابا فليحذر الذين يخالفون عنه أو أنا بيشواني أمري بيغمرك صلى الله عليه وسلم توشي فتنة بنيا توشي سزا فتنة جاري وهي كتو جنا ديت لا شيء مسلمان وملتك وخلقه من الله صبري حفتيك ودوان وسيان باشتر لوي إنسان بيتماي أويك لمالو منالش يدور خيته بيتماي أويك سكاري سببي كشتني كسكاري خوي بيت كواتا ليك هتا شيء أم نخوشية ئەم دەرد و دەردە با بڵێن کە هاتووە بێتە تاقیکردنەوە بۆ مسلمانان و بێتە سزایەکیش بۆ ئەو کەسانی کە خوا پێغەمبەری عەزیز صلی الله علیه و سلم وامان پێ فەرمووی جاری وایە لەناو ئەوانەشە هەن بە دوای ڕاستی ئەگەڕێن بێتە سەبەبی گەڕانەوەیان دواتر بازەکەین و هەندێک مسلمانیش هەیە و سەبر و شتەی نییە ئەو هەدیەی کە بۆی هاتووە و ڕەحمەتە ئەبێتە عوقوبە بۆی هەندێک مسلمانیش هەیە ئەو سیفەتانەی تیان نییە کە بەچی ئەجری شەهیدەیە بەوەی حاڵەتی سە من بەرنامەی پێشوش وتم کابرا نوێژ نەکاو ڕۆژ و نەگرێ و ناڕازی بێت و التزامی ئەم شەرعی نەبێت کاکە لە ئاوا بخن کێ خانوو بڕوخێتە سەری لە سیارە دەعم کا بە تاعون بمرێ ناوەڵا شەهید نییە لەبەرەوەی شەهید ئەو سیفەتانەی ئەبێ بزانێ ئەمە موسیبەتێکە خوای گەورە نەیەوێت تووشی نابێت سەبری هەبێت چاوەڕوانی پاداش لێ لەخوا پێویستمان بە کۆمەڵێک بەڵگەی قورئانی هەیە جەنابی مامۆستا بۆی بزانین کە سونەتی خوا لەگەڵ بەندەکانی بەهۆی تاوان و سەرپێچیەوە دابەزێ دانابەزێ چۆنەوە ئەم پرسیارە وڵای زۆر گرنگە لەبەرەوەی کە لە سونەتەکانی خوای پەروەردگار لە ئومەتانی پێشووە و ئەو سونەتە جاریە بۆ باقی ئومەتەکان ئەوەتانێ ئەوەی سەرپێچی فەرمانەکانی خوا و پێغەمبەر کات هۆکاری تیاچوونی ئەو ملەتەیە ئیتر تیاچوونی لە ڕووی نەخۆشیوە بێ لە ڕووی فەقیریوە بێ لە ڕووی زاڵبوونی دوژمنەوە بێ بەسەریە لە ڕووی نەمانی ئەمن و ئاسایش بێ لە ناویانە بەڵگەکان زۆرن ئینشاڵڵا ئەگەر کاتم دەیتێ پێکۆڕێنە خزمەتی بەڵام من پێش ئەمە بڕۆمە سەر بەڵگەکان مامۆستا عەباس یەکشت بڵین تۆ پرسیارە بکەین بڵێ باشە مامۆستا یانی چی پێچەوانەی شەرعی خوای پەروەردگارە بێتە مای ئەوە لە ڕووە عەقڵیەکەیوە خوای پەروەردگار عەزە وەجەل حەکیمە شت لە جێگای خۆیە دانێت کەسێک دێت ئەو شتانەی کە خوای گەورە زانێت چی پاکە و چی حەڵاڵە ئەزانێت چی قازانج و سوودیە بۆ ئێمە ئەزانێت کۆمەلگا بەچی ئەپارێزرێت کەسێک دێ و پێچەوانە ئەکات بۆ نمونە دواتریش باسێکن کەسێت تێ دزی ئەکات کەسێک قەتلی ناحەق ئەکات کەسێک زینا ئەکات ئەمانە نمایەی ئەوەن کە کۆمەلگاکە تێکەچێت نەخۆشیێکی زۆر دێت دوژمنایەتی دێ ئەمن و ئەمان نامێنێ کەوابوو لێرەیە لادانە دکتۆرێک دەرمانێک گەنووسێت ئەو نەخۆشە پابند نەبێ پێیوە خۆی بەرپرسیارە دکتۆرێکە کە سەرنی هەموو جارێژ بی پێکێ علمێکی سرورداری هەیە خوایە کە لله المەثل الأعلى زانایە بە هەموو شتێم کەونەی دروست کردەوە یاسایەکی بۆ دانیەوە بە پێی ئەو یاسا نەڕۆی ژیانی خۆت و خەڵکەکەی چواردەوری تێکەنەی ئەو بەڵگانش لەسەر ئەوە بۆ نمونە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەمە فەرمێت
ولو أن أهل القرى آمنوا واتقوا دو شرط إيمان وتقوى چونکە خەڵکی وایە ئیمان هەیە بەس تەقوای بەقسەی خوای گەورە ناکە بەقسەی پێغەمبەر ناکە صلی الله علیه وسلم تاوان زۆرەکە ئیمان و تەقوا کەمترین پێناسەی ئەوەتانێ ئیمانی شەرعیش بریتە لە چی قەول و عەمەل تەنها بە قسە بێ و عەمەلت نەبێ ئەو ئیمانە نین کە قورئان و سنە داوایەکە کەوا بوو لێرە ئیمان و عەمەل هەبوو تەقوا لەگەڵیە واجبات جێبەجێ بکەی خۆت لە حرام بپارێزی کە ئەڵێم واجبات برایەک خوشکێوان نەزانێ واجبات تەنها بریتە لەوەی کە نوێشی بڵێ الحەمدە واجباتەکەم جێبەجێکرا بەخوا لە پۆشاکتە لە سیاسەتە لە ئیعلامتە لە کڕین و فرۆشتنتە لە مامەڵەتە لە هەرسوکەوتە لەگەڵ خەڵکیە واجبات لە چاوتە لە گوێتە لەوەی کە ئەم وەزعەت ئێستا بزانم لە شەریعەتی ئیسلام وڵێ خۆت بپارێزە ئەسباب بەکاربێنە خەڵکیش بپارێزە ئەمە واجبە لەسەر تۆ ئەمە لە ڕێگای پێغەمبەر صلی الله علیه وسلم تەوجیهمان بۆ هاتووە کەوا بوو خوای گەورە فەرمیێ ولو أن أهل القرى آمنوا واتقوا چی ڕوویدا بەهۆی ئیمان و تەقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض خوای گەورە فەرمیێ بەرەکەت و خێر و خێراتێکی زۆری ئاسمانەکان و زەویان بۆ ئەکەن ئەگەر ئەمە نەبوو ئەوە سەبەبەکەی لە خواوە ولكن كذبوا بەڵام کە بێباوەڕ بوون فأخذناهم بەوەی کە لە جاوی بە قسەی خوای پەروەردگارکەم ئیمان و تەقواکان نەبوو بێباوەڕ بوون ولكن كذبوا فأخذناهم يعني عقوبة ماندان بما كانوا يكسبون بهوي أو برهمي تاواني خويان جاء علماء لي فرمون شيء فأخذناهم بما كانوا يكسبون بالعقوبات والبلايا ونزع البركات بجوره عقوبة خواي پروردگار ببلا بكثرة الآفات بلا يكي زورتي آفات يكي زور ديت انجا خواي پروردگار عز وجل شويني كلا قرآن بما نفرمي ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون کاتێک گەندەڵی و فەساد و تاوان دەریا و وشکایەکانی گرتووە ئەمە چی بوو ئەم نەمانی ئەم بەختەوەریمانە ئەمە ئێستا ناڵێن لەوە هاتووە لە نمونە هێنمەوە لە خواردنی گۆشتێکی شەمشەمەکوێرە یەکێک لە گریمانەکان یەکێک بارەکەڵایکە یەکێکە ناڵێن کاکە گریمان شەڕی ئایدۆلۆژیایە باش ئەو کەسەی کە دێوە ئەکا لەو ئومەتە ناترسێ لە خوا نەترساوە ئەبێتە مایە هەزاران خەڵک بکوژرێت ئەو کەسەی کە شتێ خوا دایناوە شەمشەمەکوێرە ژینگە پاکە کاتوە بەراز حرامە بیخۆی ژینگە پاکە کاتوە خوا داینە نیاوە مەڕ و ماڵە ژینگە پاک ناکەنەوە شتی پیس ناخۆن کەوا بوو لێرە تۆ یاساکە ئەگۆڕی کە یاساکەت گۆڕی ئەو کاتە بەروبوومی دەستی خۆتە خوای پەروەردگار تووشی ئەو مەکا لە بەرەو خەڵکەکە بگڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار عەزە وەجەل یا یەک نمونە لە قورئان هاتووە زۆر ڕوونە مامۆستا عەباس خوای پەروەردگار فەرمێ وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة خوای گەورە نمونەیەکمان نەداتی وەیە من بەڕاستی ئەم بەرنامە دەسەکانت خۆش بێت خوای گەورە پاداشتان داتۆ بۆ لە بەرەوەی ئێمە بە میلەتەکەمان ئەڵێمە موسڵمانی ئەم نمونانەی خوا بۆ ئێمە باسیەکات بۆ بە شەریعەت باسیەکا بگەڕێنەوە نمونەی شارێکمان بۆ باسەکە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەم شارە كانت آمنة مطمئنة لأمن و ئاسایش و دڵنەوایی ژیاون يأتيها رزقها رغدا من كل مكان رغد يعني بزوري رزق روزي خواي پروردگار لهمون شوێنێکۆ بە زۆری بۆیان هاتووە ئەمە دوو ئەمن و ئەمان ڕزقێکی زۆر کە نەمانی یەکێ لەم دوانە تهدیدە بۆی کۆمەڵگات یەکچێت بێتاقەتی ڕووکاتە خەڵکی فكفرت بأنعم الله لجاي ئەوەی شکری خوا بکەن بەو شێوە بەکاری بێنن کە خوا ئەیەوێت لە بەرژەوەنی خۆیان و خەڵکیە ئەمان هەڵسان سپڵە بوون کافر بوون بە نیعمەتەکانی خوای پەروەردگار عەزە وەجەل فأذاقه الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون خوای گەورە چی پێچەشتن پۆشاکی برسێتی و ترس ئێ باشە مامۆستا عەباس سەبەبی چی بوو ئەم وڵاتە لەو خۆشی ئەژیان و ناز و نیعمەت و لە هەموو شوێنشتیان بۆ هات سەبەبی چی بوو لیان تێکچوو قورئان فەرمێ فكفرت بأنعم الله با خەڵکی وا نەزانێ ئەم کەونە گڵایەک لەدار ناکەوێتە خوارە بێ ئەمری خوای پەروەردگار ئێمە میلەتێکی موسڵمانین ئەوەی خۆی بە موسڵمان زانێ لەسەرەوە بۆ خوارەوە ئەبێ لەم کاتە بگەڕێتەوە داوە لەم کاتە باسی خوا پێغەمبەر بکەین نەڕۆین لەسەر جادەکان منە ترسم لەوەی بەیانی خوای گەورە بەڵا هەڵگرێ کۆمەڵی خەڵک دەست کاتە ڕەقس و گۆرانی ناشەرعی و تێکەڵی ومانە وا بزانن کاکە بێ ئەمە بەدبەختی ئەو کەسانە وا بکەن اینجا کەوا بوو لێرە بەڕوونی خوای پەروەردگار عەزە وەجەل هەڵگرتنی ئەم ناز و نیعمەت و تێری و ئەمانەتەی گۆڕی بەچی بە برسێتی و ترس بما كانوا يصنعون بەڕوونیە فەرمێت بۆ ولقد جاءهم رسول منهم فكذبوه
فأخذهم العذاب وهم ظالمون. كاتب پیغمبریان بۆ هات بێ باوەڕ بوون بەرامبەری خۆیسا پێغەمبەر صلی الله علیه وسلم نەماوە بەرنامەکەی ماوە کەوا بوو لێرەیە مامۆستا عەباس کە لە پاشەوەی فەکەذەبوو فأخذهم العذاب سزای خوای گەورە گرتنی بۆیە لێرە عولەما فەرموون بما كانوا يصنعون بەوەی کە من الكفر بأنعم الله دوور کەوتنە لە خوای گەورە بێ باوەڕی بەرامبەر ئاەتی خوا شوێن نەکەوتنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتى لە ئاەتی کە خوای پەروەردگار عەزە وجەل لە سورەتی جنە خوای گەورە فەرمێ وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا ئەگەر لەسەر ڕاستە شەقامەکە بمێنن ئاوێکی زۆریان بۆ فراهەمێنن کە سەبەبی ژیانە سەبەبی زراعەتە کە لەو کاتە ئەو قەومە پێویستیان بۆ ئاەتەکە ئیشارەت بەهۆ ئەکات ئەنجا لێرە ئەمە ئەوێ نەختێ بەرەوە حەت پێم خۆشە چەند ئاەتێک بۆ قورئان بۆ ئەوە نا ئێستا باسی دەژنێژێک ئاەتمانەیە بەڵام ئێمە چەند قسە بکەین لەسەرەمە ئەم بەرنامەی کەش نییە لەوچە بەڵگەکان تاو نەبێت هەر ئەم بەڵگە لەسەرەمە بەڵام بۆیە نەختێ زیاد بەڵگایەنین لەبەرەوەی بۆ خۆمان بۆ من بۆ جەنابەت بۆ ئەم لە تێمە هۆشیارێک بێت کە خوای پەروەردگارم نمونەوانمەوە سەکاڵێن باسی دەستنوێژ یەک ئاەتە بەڵام ئەمە تەماشاکە أعوذ بالله من الشيطان الرجيم كدأب آل فرعون والذين من قبلهم كفروا بآيات الله فأخذهم الله بذنوبهم سنة آل فرعون شوين كوتواني فرعون بباوراني بيشو كبيباور من ببرامبر آياتكاني خواي پروردگار بيباوريان وايكد فأخذهم الله بذنوبهم خواي پروردگار عقوبي دان بتاوانيان إن الله قوي شديد العقاب جالي لما مصع عباس آياتي قبرين لبيني أمدو آياته أما آياتي پنجاود ولا سورة أنفال آياتي پنجاو سينا أخوينهم آياتي پنجاو شوار أخوينهم خواي پروردگار باشنا فرمي كدأب آل فرعون والذين من قبلهم كذبوا بآيات ربهم فأهلكناهم بذنوبهم وأغرقنا آل فرعون وكل كانوا ظالمين دأب يعني سنتي إيما لقل شوين كوتواني فرعون أواني بيشوك چین ئەوانەی کە بێباوەڕن بەرامبەر ئاەتەکانی خوا و پێغەمبەرانی خوای پەروەردگار سنەتی خوا بەرامبەر ئەمانە چییە؟ ئەم سنەتە جاری ئەمێنێتەوە لە بینی ئەم دوو ئاەتە یەکەمیان کە بێباوەڕ بوون فأخذهم الله بذنوبهم ئاەتی دووەم فأهلكناهم بذنوبهم هەر برایەگەر خوشکێ باوریابین ئێمە خوای پەروەردگار ئەوەمان پێ فەرمێ بێباوەڕیان بووە مایەی ئەوەی بە هەلاکەتا بچن بووە ماوەی خوا عقوبەیان بدا بێباوەڕیان بە شوێنکەوتنی پێغەمبەران بە شوێنکەوتنی دینی خوای گەورە ئەمریکا بە تەوحید جا لێرە ئاەتێکم لەو بەیانە نەخوێندەوە بۆ لەبەرەوەی ئەمە یاسایەکی گشتیە خوای پەروەردگار لە بینی ئەم دوو ئاەتە ئەفەرمێت ذلك بأن الله لم يكن مغيرا نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم ئەم یاسایە بۆ ئەوەیە کە خوای پەروەردگار عەدلی وا ئەخوازێت هیچ قەومێک لە خۆشی لە ئەمن و ئەمان لە ڕزقا لە سەرکەوتنە لە سیحەتە ناگۆڕێ بە پێشەوانەکەی بە بەدبەختی و برسیەتی و ترس و نەهامەتی و نەخۆشی حتى يغيروا ما بأنفسهم تغییرەکە لە خۆیانە کەوا بوو ئەمان بۆیە چەند جوانیان فەرمی ئیبن کەثیرە فەرمی خوای گەورە هەواڵمانەداتێ بە تەمامی عەدلی خۆی في حكمه بأنه تعالى لا يغير نعمة أنعمها على أحد خوای گەورە هیچ نعمەتێکە دایەتی خەڵکی نایگۆڕێت إلا بسبب ذنب ارتكبه إلا بهوي تاوانێک کە پێڵەسێ يعني چی ئێستا ئەگەر مامەسا من نمونەی هێنمەوە کەسی خوای پەروەردگار زەواجێکی حەڵاڵی دانیاوە نمونەیەکە هێنمەوە چونکە لەگەڵ سنەتی خوا لەگەڵ عەقڵە تەواو یەک ئەگری عەقلی سەلیم قد تناقض بين دليلي صحيح لقال عقلي سليمانية خوای پەروەردگار عز وجل بۆ ڕێگای خێزان ژن و مێردی شەرعی دانیاوە کەسێ ئەڕوازینا ئەکا خوا پەنامامدا دوو لە ڕووی هەموو بینەر و بیسەر و جەنابەت ڕێگاکەی گۆڕی تووشی ئایدزە بێت گلێکە یاساکەی سنەتەکەی خوای پەروەردگایە بۆکەوە وایوانە کەوا بوو لێرە کەسێ زوڵم ئەکا ئیلا ڕۆژێ ئێستا لەوچێ کەسی ئەم پرسیارەی بۆ دروست بێت جەنابیش لەوچێ لە مێژە ئەی باشە ئێمە بۆ نایبینین چی ناکرێت لەم وڵاتانە بەڵام ئێمە بە قیاسی تەمەنی خۆمانەکەین خوا عادلە خوا حەلیمە ئەوێ خەڵتووە بە بکات منیش ویستم ئەو بپرسم یانی ئایا ئەمە لەگەڵ هەر تاوانێکە ئەم سزایە ڕاستەوخۆ دێت
والله دار من بلام كله برسيار دكاب اللي أم برسيار يما جماعة شما مصاب بلاكين بو بلاكين نوح 950 سال دعوة كردوها 950 سال باش 950 سال استهزاء قالتا كردن بلام چی بو شو روجي ناوة سرياك ليلا ونهارا سرا وجهرا علانيا شو روج باشكرا بنهيني باش نوس تمنية ما كان هيك شخص حفتها صالة لم تمني خوش ما شت منزور بينيوه بيني مان او بعسيك ظلم مستمية كرد شون مردني مناضي خويان وبرتوازي وبرسيتي وزندانيان بيني لم تمنى كرتي خوان بلام علماء اصول قصيكي جوانا كان افرمون النصوص تنتهي والأحداث لا تنتهي دقة كان كوتاي بيديت بلام تشيبو روداوة كان دريجة أخالي بلام يما قذافي تشينا أكرت يا ساكاني خواي قوري دواي تشي مردنيا كي ذليلانا يكرت خو أما دا صلاة دار نبو بل تشاوي خو ما خلقي وابو خوي با شان شا زايد سرابو دنيا مردنەکەی چۆن بوو عائلەی پەرتەوازە بوو ئێمە ئەبێت تەماشاکەین خوای پەروەردگار بەڕەحمە تا وەکو ئیقامە نەکراوەتە سەر میلەتەکەی خوای گەورە عوقوبەی بۆ دانەگرتوون اینجا کەوا لێرە چەند جوان عولەما ئەفەرمون ئەمەی کە وەکو ئەوەی ابن کەثیر ئیشارەتم پێ کرد هەر نمونەیەکی تر لەوە تۆ بڵێ باشە مامۆستا ئەگەر پیاو چاکان هەبوو هەر عوقوبەکە دێت پێغەمبەر صلی الله عليه وسلم زەینەبی کچی جەحش جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم دێتە ژوور و ترسی لێ نیشت بوو أفرمي بيغمر صلى الله عليه وسلم هات الجور يقول لا إله إلا الله ويل للعرب لا إله إلا الله تيأسون بو عرب ويل كلمة وعيدة هالرشاية من شر قد اقترب لو شر كان الزيق بوتو تشيرو داوا بيغمر يخواه فرمي أمرو يأجوج ومأجوج أو دو بنجي أوالي كرد بيغمر صلى الله عليه وسلم فرمي أونيان لا صدق كردوتو أي شوف أمي برسي علي ذكر فقلت يا رسول الله أنهلك وفينا الصالحون آية بيجي متياب تشينو بياو شاكان مان لنا أبيض قال نعم إذا كثر الخبث فرمدك صحيح بخاري مسلم آية بلي أجر شي تاوان زوربو بويا نمونيك أم آياتك إخوانهم وبرايخون براسي تنها أم آية بس بو أم روجقارة حجة بيالسر زوربان كخواي پروردگار عز وجل أفرميت سورة سبأ أفرميت لقد كان لسبأ في مسكنهم آية سبأ طبعا برسالة لمسلم الإمام أحمد أتو برسالة لبيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر خواه سبأ شيء بياو الجنة ولاتا اجتماع عرض خاكا فرمي بياوكا خواه يقول دكوري بيا بخشيوا ششيان بو يمن يريد شواريان بو الشام أو لا مسنداتهم ما بستم تجيبوا أصلي كبوت دعاي بوتا ناو بو شوينكش جري خواهي قرأ فرمي لجيو شويني نشتجيبوني قومي سبأ نشانه يكيا للهاني خواهي پروردگارو بله جنتان عن يميني وشمال المولاة طبعا كون قومي أويك بلقيس تيابوها كيتر أوتيت من كل شيء همو النعمتي كان هبو كالريان أكرد باخيك للاي الراس وباخيا للاي شبابوها همو ميوت والنعمت وخوشي كان هبوها خواهي پروردگار فرميت كهو پیغمبراني كالروشون بويانا پیغمبري كي زور روشون وكو مفسرين شارتي بوكا خواهي قرواني كردو كلوا من رزق ربكم خواهي پروردگار شتي بيسي حرام كردوها لم رزق الروزي خواهي قورا بخون واشكروا له بلام چيب سپاس و ستایزی خواهی پروردگار بکن بلدة طیبة ولاتێکی پاک و بە پێستان هەیە بە بەرەکەت ورب غەفور خوایەکی بەخشندە لە وەڵامی ئەمە چیان کرد کابوو لێرەشی بوو مامۆسا خوای گەورە نمونە ئەم قەومەمان بۆ هێنێتەوە کە باخ و باخات و ڕزقی زۆر و کە وڵاتێکی پاک و بەپێز خوایەکی بەڕەحم چیان کردم قەومە فأعرضوا پشتیان هەڵکرد لە وەسیەتی پێغەمبەران ئامان لێرەش ئێمە لەم بەرنامەی جەنابتەوە ڕووەکەم ئەم میلەتی خۆمان ئەڵێم ئەم ئایەتانە بۆ ئێمەیە با دەست هەڵگرین لە کوفر و شرک و هەموو ناشەرعیەکان با وەکو ئاو لە بازاڕە عارەق نەفرۆشرێت سەبەبی هەموو دڵتەنگیەکە با وەکو ڕیبا نەمێنێت با وەکو تێکەڵی ناشەرعی نەمێنێت با وەکو پۆشاکی ناشەرعی خوشکەکەم تۆ مسلمانی خوایە لەسەروی حەوت طەبەق ئاسمان و پۆشاکێکی بۆت ناردووە دوایی لۆمەی کەس مەکە ژیانت تاڵ بێت تۆ ئەگەر تووشی نەخۆشی خۆ کەس لە مەرگ ڕا ناکات تووشی نەخۆشی و ناڕەحەتی و هەرچی هەبیت
هەر ئەگەڕێنەوە بۆ لای خوا با بە ئەجرۆ بگەڕێتەوە بە لای خوا با نەخۆشیەکە بێ بە ڕەحمەت بوو. ئەگەر کەسێ وتی مەسەرەن ئەم خێتابە ئاراستەیە و کەسانەیە کە ناشکرن و بێ باوەڕن و بە نیعمەتەکانی خوا و بە سنوورەکانی خوا و پابندین، ئێمە کە پابندین ئێستا چی توانین بکەین؟ ئێمە مامەساگیان بە ئاەتەکە تاوەکەم ئێمە کە پابندین سوپاس بۆ خوای پەروەردگار ئەوەنەی بتوانی خۆتە پارێزی، هەموو خۆتە پارێزیت باڵە خۆمان پاراست، دواتر خۆ هەموو لایە بپارێزێ، بەڵام ئەو کەسیشی نەبێت تووشی ئەم نەخۆشیە بوو. ئێو کاتەڵێ چی؟ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. ڕەحمەتێکە خوای گەورە بۆ تۆی ناردووە کە بزانە جاری وایە دکتۆر هەمان دەرمان بۆ یەک نەخۆشە نووسێکیان چاکە بێت و کێچا ناکەبێت. 5 نەفەر لەگەڵ کەسێکە نەم نەخۆشیە هەیە 4یان توش نەبوون و یەکیان توش بووە. وانە بەس من بە ئەمری شەرعی خۆم ئەپارێزم، کۆتایی ژیان تاقیکردنەوەیە، ئەجر و پاداشتی خۆ بەسەر بەرزیەکە ڕێمەوە بەلای خوای خۆم. یان خوای پەروەردگار ئەم پارێزێت لەبەر ئەسبابم بەکاریە ناوە، ئەگەر ئینسانی توش بوو ئەوە تاقیکردنەوەیەکی خوای پەروەردگارە. بەڵام بگەڕێ مسەر مامۆسام ئاەتە دووارەیە یەکەم مامۆسا عەباس قەومی سەبا خوای پەروەردگارە فەرمیێ یعنی لای ڕاست و چەپیان باخ و بستان و وانە لەم ڕزقی خوای پەروەردگار بخۆن، شکری خوا بکەن، وڵاتێکی پاک و پوختان تخوا وڵاتی خۆمان جوان و خۆش بێت، تخوا حیف نییە بە تاوان پیسکرێت، تخوا حیف نییە ئەم بەهارە سەوزەی خوا داەتی خوای گەورە نەوتی داوەتە ئێمە، غازی پێداوین، سیاحی پێداوین، ئاوی پێداوین، زراعی پێداوین، بەڵام برسین. هەر غەریبە ئەو دواتر لەماوەی ئەم بەرنامانە ڕوونەکەینەوە. ئەمە ئەگەر سەبەبێک نەبێ لە خۆمان یا لە بەرپرسەکانمان پێویستکە بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار ئەبێت چی بێت؟ وڵاتی وایە یەکێ لەمانەی هەیە و بەخۆشیەشی بۆ دنیا. جاکەوا بوو فەئەعرەضوا ئێچی ڕوویدا مامۆسا؟ ئەم باخ و باخات و خۆشی ژیانە چی ڕوویدا کە پشتیان هەڵکرد؟ فەئەرسەلنا عەلەیهم سەیل العەریم. وەڵا ئەگەر ئاەت نەبوایە ئەمە هەر وەکو تاریخی ئەڕۆژ و باسمان ناکرد کە ئێستا ڕووەدا ئەڵێ کاکە لە فڵان وڵات لافاودا لەوێ لە فڵان وڵات زیلزال والێدا و فڵان دەسەڵاتدار ئاواتیاس و پرش و پڵاو بوون. ئێمە بەڵام چی بوو؟ بەڵگەکان هەن النصوص تنتهي، بەڵگەکان یەک بەڵگە دێت و بێ دەرسی لێ وەربگرین، بەڵام الأحداث لا تنتهي. سیل العرم چی مامۆستاگیان؟ خوای گەورە فەرمیێن لافاوێک مایەی لە ناوبردنی ئەو خەڵکەیە لافاوێکمان بۆ ناردن. ڕوونە مامۆستاگیان؟ سیل لافاوی عرم یعنی هەموو شتێ لە ناوەبات. ئەم وڵاتە نەباخی ما نەباخاتی ما کۆمەڵی خەڵکتیاچ و پرژ و بڵاوە بوون. وبدلناهم بجنتيهم جنتين ذواتي أكل خمط وأثل وشيء من سدر قليل. لجاي أو دو باخ خوای گەورە چی پێدان؟ دوو باخ، تاڵ، ترش، تێگەی، بێبەر و کەمێک لە سدریش. ئەی باشە خەڵکینە بۆ ئەمە بۆ بەسەریان هات. قورآن ئەفەرمێ ذلك جزيناهم بما كفروا. ئێمە سزای ئەمانە پاداشتی ئەمانەمان بەو شێوە داوە لەبەر ئەوەی کەچی کوفریان کردووە. کەوا بوو لێرە مامۆساگیان ئەمە بزانین ذلك ئەو عقوبە خەڵکینە لە باخ و باخات و خێر و خۆشیە ژیاون، هەموو سەبەبێکی خۆشیان هەبووە. خوای پەروەردگار لافاوێکە مایەی تێکدانی وڵات و پەرتەوازەیی و نەمانی ئەو هەموو خۆشیان بوو، سەبەبەکەی چی بوو؟ دوور بێیان نزیک خوای گەورە ئەفەرمێت جەزەیناهم بما كفروا، کوفری نیعمەتیان کرد. وهل نجازي إلا الكفور. ئایا خوای پەروەردگار ئەم شێوە عقوباتانە ئەدا ئیلا سەبەبەکەی چییە؟ کوفرەکە نەبێ عقوبەکە نییە. ئەم جەزات تەنها بۆتانێ جەزەیناهم بسبب کوفری. زۆر باشە مامۆستای بەڕێزێم، هاتینە کۆتایی کاتی ئەڵقەیەم جاری بەرنامەکەمان. انشاءڵڵاوی کە ماوەتەوە دەستی پێکەینەوە لە ئەڵقەی دووهەمدا لەسەر ئیزنی بەڕێزدا. خۆی گەورە موفەقتان کە مامۆستاگیان. من سوپاستانەکەم لەبەر ماندووبوونشتان و خواب کەم ئەگەر شتێکم وتە بێت تەواو بێت لە خوای پەروەردگارەوە هەڵەیەکیشم کرد بێت لە خوا داوای لێ خۆشبوونەکەم داوای لێبوردن لە هەموو لایەکەکەم. خوا لێتان ڕازی مامۆستا. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، ئەڵقەی یەکەمی ئەم بابەتەمان کۆتایی پێدێت. لە ئەڵقەی دووهەما چاوەڕێی تەواوکردنی ئەم بابەتە بن، هەر لەگەڵ بەڕێز مامۆستا لێر گەرمیانی بانخواز دەمێنینەوە. تاو کاتە بە خواتان ئەسپێرین، هەر بمێنن بە سەلامەت.